سڵاوتان لەبێت خۆم بە خۆشحاڵ و کامەران دەزانماتمەوە قسمەتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی دیکەی مایکیپەیە لە نەخۆشخانەی ئیوامۆک و ناوەندێکی حکومی کە ژمارەیەکی بەرچاو لە کەرماندار و فەرمانبەران و پزیشکان و پەرستاران لەم نەخۆشخانەیە خزمەت دەکەن، بەڵام لە ماوەکانی ڕابردوودا موچەکانیان دواکەوتۆ یاخود بە لێبڕینەوە پێیان دراوە و داوانین بڵین لە سەردەمی کابینەوەدا سەردەمی بڕینی موچە و نیوە موچە و دواکەوتنی موچە بوو. من پێم خۆشە لەگەڵ کارمەندان و لەگەڵ پزیشکانی نەخۆشخانەکە گفتوگۆ بکەم لەسەر معاناتیان لەوەی کە ئەمان لە خزمەتەکانیان بەردەوامن، بەڵام حکومەت وەکو پێویست نایەت بەدەم داواکاریەکانیانەوە لە هەماکەیشا ژمارەیەکی دیکە لە فەرمانبەر و موچەخۆری دیکە لە دەرەوەی نەخۆشخانەکەش وەردەگرین بۆ ئەوەی لە نزیکەوە ئاگاداری گرفتەکان و ئەو معاناتە بین کە ئەوان بەهۆی دواکەوتن و لێبڕینی موچەوە بۆیان دروست بوو. هەمیشەیەکانیش ئەدوان بڵێن معاناتێکی تایبەتە. لە ڕاستیدا ئێمە لە سنتەری چاندنی مۆخۆک و تیمێک کارەکەین پێکەوە، پەرستاران، پزیشکانی پسپۆر و ئێمە شۆک و تیمی ئینفێکشن کۆنترۆل سەرپەرشتی پرۆسەکە هەمووی ئەەکەین. ئەوەی جێی دڵخۆشیە لێرە ئەو کارمەندانی کە هەمانە پەرستارەکان ڕێژەیەکیان خۆبەخشن، زۆر بە وردی لەم پرۆسەیە ئیشی خۆیانەکەن، خزمەتێکی باش پێشکەشەکەن. ئەمە جێی شانازی و مای خۆشحاڵیە بۆ هەمومان. تێبینی ئەوەت کردووە کە جاری وایە پزیشک و کارمەندە هەمیشەیەکان وەکو خۆبەخشیان لێ هاتووە لەوەی کە هەندێمان موچیان هەر وەرنەگرتووە، هەندێمان بە لێبڕینەوە وەریانکردووە. ئەمە تا چه معاناتی لای کارمەندان و پزیشکان دروست کردووە کە بەڕاستی حەق لە کاتی خۆیان موچیان کرد؟ ئەو معاناتی زۆر مەمانە بەوانشی کە هەمیشەیین، یعنی تەنها خۆبەخشەکان نا، کە ئەمە بەڕاستی وای لە ئێمە نەکردو ڕێگربین لە خزمەت، بەڵام هیوادارین ئەمە نەمێنێ، یعنی ئەمە ئاواتی هەمومانەکە موچە لە کاتی خۆی بێ، خۆبەخشەکان هیچ نەبێ بکرێن بە کارمەندی هەمیشەیی. ئەمە هەمیشە داواکاری ئێمە بووە و هیوادارم ڕۆژێک بێ ئەم کێشانە چارەسەر بکرێت و کارمەندانیش لە کاتی خۆیان هەمووی ستافی تەندروستی کاتی خۆی موچەی خۆی وەربگرێت. لە نەخۆشخانەی هیوان کە نەخۆشخانێکی توانین بڵێ تاو خزمەت گوزاریە لەوەی کە هاوکاریکی بێوێنەی نەخۆشەکانەکە، بەڕاستی حەق نییە زیاد لە هەموو ناوەندەکانتر ئاگایان لە کارمەندان و هەم خۆبەخشان و هەم هەمیشەیەکان بێ لەوەی کە شایستە دایرەکانیان پێ بدرێت. بە دڵنیاییەوە ئەوە وەک پێم وتی ئاواتی هەمومانە و هەمیشە پشگیریمان لەوە کردووە و داواکاریشین کە لە حکوومەتی هەرێم چاوێک بۆ وەزعا بخشێنێتەوە و چیتر مەسەلەن هاتنی موچە نەبێ بربەستە یاخو کێشەیەک بۆ هەندێک جارە بێتە گرفتێکی تا ڕادێ دەرونی کارێکە بەڕاستی تۆ لە ماڵەوە پارە نەبێ، لە ماڵەوە پارێک دانە نابێ، هاوکاری وەکوڵێ بژێوی ژیانی لە ماڵەوە دەفع نەکرد بێ، بەڕاستی دەرونێکی ماندوو هەیە لە کاتی کار. حتمەن زۆر جار وایە کارمەندان یاخود ستافی ئێرە پارەی ئەوەیان پێ نییە مەسەلەن تا خەسخانە بگەن، لەگەڵ ئەوەشە هەوڵێکی زۆر هەیە بۆ یعنی ئەو ڕێگریە نەبوو بۆی کە خزمەت پێشکەش نەکەن، بەڵام من هیوادارم چاوێک بۆ بخشێنرێتەوەی تر چیتر ئەو گرفتە نەبێتە گرفتێکی گەورە بۆ هەمووان، یعنی بەجددی. ئێستا گرفت بووە پێت وایە گەر ئەمە بەردەوام بێ لایانی دەرونی زیاتری پزیشکان و کارمەندان ماندووترەکە؟ بەدڵنیاییەوە لایانی دەرونی هەمویان بەرەو خراپی ئەڕۆ ئەکید. نەخۆشخانەی هیوا کە بەڕاستی نەخۆشخانەی هیوا نمونەیەکی باڵایە لە بەردەم هەمومانە کە خزمەتێکی بێشماری چارەخوازان دەکات، چارەخوازانێکە لە بەرامبەردا هیچ کولفەیەکی ئەو تۆ نایەن کە ڕاستی ناوەندێکی تەواو خزمەت گوزاریە. لە ماوەی 12 ساڵی ڕابردووشدا بەڕاستی سەرڕای لێبڕینی موچە، سەرڕای نەبوونی موچە ئێوە لە خزمەتەکانتان بەردەوام بن. سەرەتا ئەمەوێ باسێک لەو ڕۆحیەتە بکەن کە ئێوە گیانی بەرپرسیارەتیتان لەم خزمەتە بەردەوام بوون، لە هەمان کاتیشە بەڕاستی دواکەوتنی موچە هەر لایەنێکی نەرێنی لەسەر دۆخی ژیانی ئێوە دروست کردووە، لە کۆتاییە ئێوەش پێویستان بە موچەیەکە بۆ ئەوەی ڕۆڕۆی ژیانتان نەبەستێت. بەڵێ بەخێر بێن سەر و سەر چاو. بەنسبەت ڕۆحیەتەکەوە هەر کەسێ لە نەخۆشخانەی هیوا کاری کردی بێت، هەر ڕۆحەتی نەخۆشخانەکە وایە بۆ جۆرەی لێ دێکەوە گوێنەیە بە دواکەوتنی موچە یا هەندێک مەشاکلی تر، بۆیە بە دڵێکی زۆر گەورەوە و زۆربەیشیان ماشەڵڵا لە ڕووی ئیمانیەوە زۆر تۆکمەن، هەم لەو ڕۆژەوە هەست بە وجدان ئاسوودەی یەکەن، بۆیە زۆر جار گویان نیاوە بە موچە بەردەوام لەسەر کارەکانمان. بۆ لایەنە دەرونی و ژیانەکەش تا چەند گرنگە بەڕاستی حکومەتی بی لەوە بکات و لە کاتی خۆیان موچە بات بۆ ئەوەی بەڕاستی ئێوەش بە دەرونێکی ئارامترەوە
بتوانین لە خزمەتەکانتان بەردەوام بچکە بەڕاستی ئێستا بە نمونە وەرگین چ 45 ڕۆژە موچە ناهاتوو ئەمە کاریگەری لەسەر لایەنە دەرونیەکەی ئەبێ لەوەی کە تۆ لۆچە پارێکی باش پێ نەبێ کە مەسوفی خێزانەکەت و خەرجی خێزانەکەت دابین. بەڵێ بە دڵنیاییەوە دواکەوتنی موچە پێوەستە بە ژیانی هەر تاکێکمانەوە هەرێکێکیش لە نەخۆشخانەی هیوایە خۆتەزانیت خاوەنی ئایلەیەکە پێویستی بە مەسروفاتی خۆیەتی هی مناڵی هی خێزانی بۆیە لەبەرەوە تاسیرەکات لە ڕووی لایانی دەرونی و تاسیرەکات بەدەر لەوەش خۆتەزانی دواکەوتنی موچە بووەتەوەی لە زۆربەی نەخۆشخانەکانە کەم و کوڕیەک لە دەواموان هەرچەندە دەوام تۆکمە کراوەتەوە بەڵام بتوێنێتەوێ ئەگەر موچە لە کاتی خۆیان بێ مشکلەیەکی دەرونی کەمترە کە مشکلەیەکی دەرونی کەمتر بوو ئاسوودەیەکی زیاتر هەبێت کە ئاسوودەیەکی زیاتر بوو مەترسی هەڵەی زانستی زۆر کەم بێتەوە. لەبەرەوەی بەڕاستی ئەم بابەتی نەخۆشخانە پەیوەندی ڕێک بە مێشک و بە تەرکیزەوە هەیە تۆ بەڕاستی کاتێک ئێش و کێشەیەک لە شوێنێکە بێ لەوەی کاریگەری لەسەر خزمەتە پزیشکێکش دروست بکە. بەڵێ بە تاکید بەدەر لەوەش ئێمە لە نەخۆشخانەی هیوا هەم پزیشکان و کارمەندانیش کاتێ دەڕۆنەوە ماڵەوە زۆربیان ئەبێ دیسانەوە بخوێنەوە خوێنەوەیان هەبێ یعنی سەرباری مەشغەڵەتی ژیانی ئەبێ بشخوێنێتەوە ئایا تۆ بۆ وەزعەوە بۆ زروفی موچە لێبڕین و بۆ هەموو مەشاکلی دنیاوە تااقەتی ئەو خوێنەوەتە بێ بۆ شوێ لە کوالیتی زانستەکە دابەزێ بەڵێ بە تاکید تاسیریە. ئەوە کابینەی نۆ لە 2010ەوە لە ئەرک بەردەوامە لەو ماوەیەدا ژمارەیەک موچەی فەرمانبەران هەر بە تەواوەتی نەدراوە و بەشێکی دیکەشیان بە لێبڕینەوە دابەش کراوە و ئێستا بەشێک لە کارمەندانیش قسەیان بۆ کردن لەسەر بابەتە کەمە کاریگەریەکی نەرێنی دروستەکە چ جای بۆ ئێوە کە خۆبەخشن هەڵم لە گوێماوە یان ساڵ لە خزمەت بەردەوامن بۆچی تا ئێستا هیچ شتێکتان بۆ نەکراوەوە هیچ خزمەتێکتان بۆ نەکراوەوە نەکراون بە گرێبەستیش. سڵاوتان لێ بێ بەخێر بەسەر چاو من و کارمەندێکی خۆبەخش لە 2016 تا ئێستا بەردەوامم نازانم یعنی بڵێن هۆکارەکە ئەگەڕێتەوە بۆ حکومەت کە تا ئێستا دای نەمەزراندوین ئیتر لەبەر زۆریمانە یاخود لەبەرەوەی کە لەبەرەوەی مەبەستیان یان پێت وایە هۆکارەکەی چییە؟ وڵی هۆکارەکە و لای خۆیان باشتر ئەزانم بەڵام یعنی ئێمەش لەگەڵ ئەوەشە بەردەوامین دانەبڕاوین بە هەموو ڕۆژێ داوام ئەەکەین ئیتر بە ماڵەوە بە مناڵەوانەیە جاریوە ئێمەکەین ینی ئەرکێکی زۆر ئەکێشین کاتێکی زۆر لێرە بەسەر ئەبین ئەتوانین بڵم ئێرە بووە بە ماڵی دۆمی ئێمە بەڵام تا ئێستا هیچ شتێکمان بۆ نەکراوە ئەوش ئەگەڕێتەوە بۆ لایەنی پەیوەندیدارەکان. فەرمانبەرە هەمیشەیەکە لە ماوەی تەمەنی کابینەی نۆدا 13 موچەی بە کاملی پێ نەدراوە 10 موچەشی بە لێبڕین بۆ فەرمانبەرە هەمیشەیەکە بەو شێوەیە بێ ئەمە جنابتی زیاتر نەخستۆتە گومانەوە کە بۆ ئێمەی خۆبەخشە و چێ زۆر خراپتر بێ. وڵای مانگ نامانگیان پێکردوین ئەم مانگە داتانە مەزرێنی یا ئەم مانگە بۆ نمونە ئەم ساڵ وەستاوەڵێ مانگی 6 ئیتر هەموو شتێ یان ئەتانکەین بە گرێبەست مەجموعەیەک یان ئەتانکەین بە دڵعیادات بەڵام تا ئێستا هیچ شتێکمان بۆ نەکراوە یعنی چاوەڕوان ئەوە ئێمەش وەکو بڵێن هەمیشەیەکان موچەمان خوراوە بەڵام هەر بە خۆبەخشی داوامەکەین. چرمە کاریگەری لە دەرونی لەسەر ئیش و کاری ژەناب بووە بە دەرونێکی ماندوو هەندجار خزمەتەکانەکەی ڕاستە خزمەتەکە وەکوڵی بە مەودایەکی بەڵام لە هەمان کاتە دەرونێکی ماندوو پێ نادا بەتەکی سڵیسە ئێمە هیلاکین مانوین بەڵام لەبەر خەتی نەخۆشەکان بەردەوامەکەین بەڵام ئیتر وامان لێ هاتۆ بڵێن بەسە تا ئێرە و بەس بێت یعنی بۆچی حکومەت مەجموعەیەک ئەوەی کە بڵێن واستەی هەبێ بەجددی دامەزراوە کرا بەگرێ بەس بەڵام ئێمە هیچ ئەوەی کە داوامێکی زۆر ئەەکەین باشە چەند ساڵانێکی زۆر ئێمە لێرە داوامەکەین بەڵام هیچمان بۆ نەکراوە یعنی ئەمە وای کردو کە سڵیسە بڵێن ئەمڕۆ نابێن ئێمەشی تروازەینین. سەرتا پێم خۆشە باسێک لەو ڕۆحیەتە بکەن کە لە گیانی کارمەندان و پزیشکان و خۆبەخشەکانیشدا سەرەتا بەخێر بێن دەستخۆشی بۆ هەموو لایەک ماندوو بوون لەگەڵمانە سەبارەت بەو پرسیاری کە جەنابەت ئەیکەی نەخۆشخانەی هیوا و سنتەری چاندنی مۆخ و هەموو ئەو لایەنانەی کە لەم سنتەرە و لە نەخۆشخانەی هیوا کارەکەن بەدەر لە هەموو شێوازێکی ژیانی خۆیان بەدەر لە هەموو گرفتێکی ژیانی خۆیان موچە و دەرماڵە و هەر شتێک هەبێ نەبێ بەڕاستی ڕۆحێتێکی جیاواز لێرە کەوێتە بەریان کە بەڕاستی ناتوانانی لێی دەرچی ئەمە هۆکار چی ئەمەی لێەکەوێتەوە با نمونەیەکت پێ بڵم کەسێک یێتە ئێرە تازەیە ستافێکە پزیشکێکە تازە لێرە کارەکە کەسێری ئەو ڕۆحێتاکە لێرە هەر لە ئەوڵەوە بەم جۆرە هێناومانە بەم جۆرە هاتووە ئەوانەی پێش ئێمە بەم جۆرەیان تەسلیمی ئێمە کردو ئێمەش بەم جۆرە گانومانەتە ئەو ستافانەی ئەگەنە لای خۆمان
و دۆخی چارەخوازەکان بە جۆرێکن و ئەخوازێت کە ئەبێ بەو جۆرە بیت چونکە ئەوانیش دوجار بەشێکن لە ئێمە کە سوکاری ئێمن و فەرق و جیاوازی نێوان عەرەبە بادینیە مەسەلەن با بڵێن کوردە هەر شتێک ئێمە فەرق و جیاوازی ناکەن حتا بە جیاوازی دینەکانەوە چەندین جار نەخۆشمان هەبووە مەسیحی بووە موسڵمان بووە حتا یەزیدی بووە هەر شتێکە ئێمە خزمەتی و چارەخوازەکەین ئەوەی لەسەر ئێمە گرنگە چاکبوونەوەی چارەخوازەکەیە بتێونێتێ قورسی لەسەر ژیانمان دروستە بێ ئەمە ڕاستیەکی حاشا هەڵنەگرە بەڵام کە بەڕاستی و ڕۆژەیەیتە دەوام ڕۆژێکی تازە دەست پێەکەیت یعنی ناتوانیت بەدەم ئەو چارەخوازەوە نەچی بەڵێ ئەمە ڕۆحێتەکەی ئێوەیە کە بەڕاستی خەڵک بە چاوی خۆی بینێ بەڵام قسەکە ئەوەی بەڕاستی حەق نییە حکومەت لەمەوەدا کۆتایی بێنە بەمرێ بڕین دواکەن چە بۆ ئێوە بە دەروونێکی ئارامەوە بەڕاستی خزمەتەکانکەوەکو کاگیادگاریش لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیا باسی کرد دکتۆریات بەڕاستی بەس لەوەی کە هاوکاریەکان وەکو پێویست نین بەتایبەتی لە حکومەتەوە حەق نییە حکومەت کۆتایی بەم بربەستە و ئەم شارانە بێنێ بۆ ئێوە بە دەروونێکی ئارامترە و لەم خزمەتە بەردەوام واللهی کە باسیێواکەی بڵێ حەق نییە یعنی ئەمانە لایەنە مرۆییەکانن کە گرنگن بۆ ژیان گرنگن بۆ مانەوەی من و تۆ و کەسانێکی تر یعنی ئەبێ من ژیانێکی هیچ نەبێ ژیانێکی مستەقیرە مەبێ بۆی بتوانم خزمەت بکە بۆی بتوانم ئاستی زانیاریەکەم زیاتر بکەم لە باتی ئەوەی لە مەراقێکی ترابم لە مەراقی زانستیەکەی بم لە مەراقی خزمەتەکەی بم بەڵام ئەمەش هێشتا نەبووە ڕێگر ئێمە بتوانین بیکەینە بیانوێ بڵێن ئێمە کارمان پێ ناکرێ لەبەرەوەی وەکو عەرزم کردی کە کاتێک گەیتە دەوام سێری ئەو چارەخوازاکەیت چاوی ینی لە خوای گەورە و لە شیفای خوای گەورە دەستی تۆیە تۆ بە هیچ جۆرە ناتوانانی لێ دەربازبی دکتۆریات یعنی شتێکی باس کرد لەم نەخۆشخانەیە سەرباری نقصی عیلاج و نقصی ستاف و یعنی چەندین ستافمان هەیە بە خۆبەخشە ڕابڕێوە چەندین ستافمان هەیە گرێبەستن 12 ساڵ 13 ساڵ 15 ساڵ گرێبەستە یعنی تەمەنێکی تەواوی لێرە با بڵێن بەڕێوە بردووە هاتووەتە ئێرە خزمەتی کردو بە ڕۆحێتێکەوە مەفروض ئەمە ئاوڕی لێ بدرێتەوە بەڵام یعنی ئەمە تا چەند ئەگاتە جێی خۆی ئیشی بۆ کرێ ئیشی لەسەرەکرێ ئەویان هیوادارم لانی پەیوەندیدار ئاور لەو خزمەتەی ئێمە بنەوە هیچ نەبێت چاو لە ئێمە بکەن ڕۆژە موچە ناتەوە بەڕاستی بارگرانێکی دەرونی دروستە واللهی زۆر ناڕەحەتە یعنی هیوادارم ینی بەم جۆرە نەبێت لەبەرەوەی تۆ بتێنێت حەقی خۆتە مافی خۆتە تۆ موچەکەی خۆت وەرەگری ئیتر کە دۆخەکە بەو جۆرە ئەخوازێت ینی هیچت پێ ناوترێ هیچ قسەیەکت نییە بەوتن چ شتێک ئەڵێ ینی هەمویان ئەزانن کە فعلەن ئێمە بژێویمان پێویستە حتا چارەخوازەکە خۆی بژێوی پێویستە یان جاری وا هەیە عیلاجێک هەیە بیکڕێ لە دەرەوە نیمانە ئێمە جاریوان لە ڕوومان نایە بڵێنەوە عیلاجەمان بۆ بکڕە لە دەرەوە بۆ لەبەرێ زین اختیداری نییە توانای نییە ئیتر چیرۆکی زۆر لەوە گەورەتر هەیە و هیوادارم لانی پەیوەندیدار ئاور لەم دۆخە بنەوە سەرتا باسێک لەو ڕۆحێتێکن کە الحەمدولillah لەلایەن هەم کارمەندان و هەم پزیشکانی نەخۆشخانەی هیواوە هەیە سەرڕای ئەو دۆخەنە هەموارە ئابووریە دواکەوتی موچێ لێبڕنی موچەیەکتان لە کابینەی نواتەنە لە سەردەمی کابینەی نوێ سیانزە موچە بە تەواوەتی نەدراوە و دەم و چێش بە لێبڕینەوەدا بەشکرا بەڵام ئێوە لە خزمەتەکانتان بەردەوامن ئەم ڕۆحێتە چی وای کردووە کە ئێوە بەم شێوەیە سەرڕای ئەم ئاڵنگاریانە لە خزمەت بەردەوام بەڵێ ئێمە تقریبا لە 2016ەوە دەستمان کردووە بە چاندنی مۆخی سووری ئێست کە لەو کاتەیە یەکەم بووین لە ئاستی عێراقیشە یعنی چونکە بەها کۆنتر هەیبوو بەس هێشتا بۆ وەکو پێویست ئیشی نەکردبوو ئێمە لە سلێمانی دەستمان پێ کرد لە 2016ەوە تا ئێستا تقریبا 523 نەخۆشمان کردووە لە هەموو جۆرە نەخۆشیەکان ئەوانەی کە شێرپەنجەن ئەوانشی کە بۆ ماوەین وەکو نەخۆشی تەلەسیمیا و سزبوونی مۆخی سووری ئێست هەر کەسێک ئەو نەخۆشانە ببینێت و لێرەش کە یعنی وەکو پێویست نییە ئەو خزمەتانە کە ئەکرێت یعنی بەعام یعنی لە کوردستان خۆتانانە لە ئاستەمۆحی خۆمانانیە یعنی بەڕاستی نەخۆشەکان کە یان ینی خۆت ناگریت
حەزەکەی بە هەموو ڕۆحێکەوە یارمەتیان بێ چی پێویست کات ئێمە ئەو کاتی کە دەستمان پێ کرد کاتی شەڕ بوو کە ڕوبع معاش وەرەگیرات لەلایەن کارمەندانەوە ئێمە بە فولی هەموو ڕۆژەکان پزیشک و کارمەند لێرە ئیشمان کردووە چونکە ئەمانزانی یعنی ئەم سنتەرە سنتەرێکە کە ئەمەلی پێ هەیە خەڵک کە ئەتوانێت زۆربەی زۆری نەخۆشیەکانی تا چارەسەر بکرێ الحەمدولیلا ئێمە لەو کاتەوە دەستمان پێ کرد تاوەکو ئێستا ئەو هەموو نەخۆشە کە ئێستا نەخۆشەکان ئەبینینەوە شکڵیان گۆڕاوەتەوە تەبیعی بوونەتەوە زۆر ئیستفادەیان کردووە کە سوپاسمانەکان ئیتر یعنی ئەوە پاڵپشتێکی زۆر گەورەیە بۆ ئێمە زیاتر پاڵمان پێوە ئەنێ کە زیاتر خزمەتی نەخۆشەکانمان بکەین. بابەتێکەیە ئەمیش مەسەلەی لایەنە دەرونیەکەی پزیشک و کارمەندان بەڕاستی ئەگەر تۆ موچە لە کاتی خۆیان وەربیسا بۆ ئەم مانگە 45 ڕۆژە دوا کەوتووە ئەمە تا ڕادەیەک دەروونەکە مانوو ناکالەوەی کە تۆ سەیرەکەی بژێوی ژیانەکەت مستەقیر نەبووە تا چەند گرنگە موچە لە کاتی خۆیان بێ بۆی دەرونێکی ئارامتر وە وەکوڵێ ئەو گرفتەش لە مێشکی کارمەندان و پزیشکانی نەخۆشخانەکان وابزانم نەک هەر بەناوی خۆمەوە قسە بکەم بەناوی هەموو پزیشکەکانەوە و کارمەندانیشەوە کە لە خەستەخانەی هیوا یعنی دەوامەکەن هیچ کاتێک چاویان لەوە نەبوو چاوەڕێی ئەوە نەبوون کە معاشیان بۆ بێت هەموو کاتێک یعنی ببێ ئەوەی چاوەڕوانی معاش بکەن خزمەتی نەخۆشەکانیان کردوە چونکە سێری نەخۆشەکە ئەکەن یعنی تحملی ناکەن ئەو بەنسبەت معاشیشەوە ئەو ئیشێکی ئیداریە ئێمە زیاتر لە ڕووی ئینسانیەکەوە سێری ئیشەکەمانەکەین بەڵام لە کۆتاییدا هەموو کارمەندان و پزیشکانی ئەم نەخۆشخانەیە سەرچاوەیەکی داراییە هەرچەندە ئەرکەکەیان زۆر لەوە زیاترە بەڵام بە دواکەوتون و بە لێبڕینیش ئەمە وەکوڵێ بەرگرانیەک نابێ بۆ سەر کارمەندان و پزیشکانی ئەکید چونکە هەموو کەسێک کە ئیشی خۆیە کات پێویستە کات لە ئەخیرا یعنی ئەو ئەرکی شایستەی مانوبوونەکەی وەربگرێت و چونکە هەموو کەسێکیش مەسئولێتی ماڵ و مناڵی لەسەرە بە تەنیا خۆی نییە یعنی حەقا لە کاتی خۆیان یعنی هەموو حەزەکەین هەموو کارمەندێک هەموو پزیشکێک هەموو مۆزەفێک حەزەکە لە کاتی خۆی ڕەنجی مانوبوونەکەی خۆی وەربگرێتەوە بەسێک لەو ڕۆحێتەمان بۆ بکەن کە لە گیانی هەم پزیشکان و کارمەندان تەنان خۆبخشەکانی نەخۆشخانەی هیواهەیە ئێمە وەکو بڵێ یعنی لایانی مادی هیچ گەنمان ناوە بۆ یعنی بەردەوامین چکە ئەمە یعنی فەزڵێکی خۆیەتی بەسەر ئێمە و پەیامی کە هەمانە بتوانین خزمەتی نەخۆشەکانی پێ بکەین و سپاس بەخوا توانیمانە ئێمە ئەو ڕۆحیەتی کە هەمانە ئەو هەستە و ئەو ئینسانیەتیە لەگەڵ ئەم نەخۆشانەیە بەردەوام بین و بتوانین ئیش بکەین بەبێ ئەوەی ئێمە چاوەڕێ ئەوە بکەین کە موچەیەت یان معاش یان نازام هەل لایانی مادی بەڵام بەردەوام ئێمە هاوکار بین هاوکارێکەش زیاتر ئەوەیە یعنی لایانی سەرمایەدار و بۆ منە خێرخوازی زیاتر ئەم سنتەرانە بەڕێوە ئەبات وەکو بڵێ بۆ لایانی حکومێکە ئەوە نازانم چکەوە ئیشی ئیداریە بەس ئەوەی بیستمانە زیاتر لەلایەن خێرخوازان و ئەم سنتەرانە بەڕێوە دکتۆر من لەگەڵ بەشێک لە کارمەندان و پزیشکای شەخصم کردووە دکتۆریاتیش لە کۆنکە ڕۆژنامەوانێک ئاماژەی پێکرد کە گلەیان هەبوو لە حکومەت بەڵام قسەکەی من بە شێوازێکی ترە بەڕاستی لە کاتی خۆیان موچە هاتن و دوانەکەوتنەوە کاریگەری نابێت لەسەر دەرونی زیاتر ئارامی کارمەندان و پزیشکان لە نەخۆشخانەکە بۆ ئەوەی گرفتی ماڵ و گرفتی داراییان نەبچکە بەڕاستی لە کۆتاییە بابەتە پزیشکەکانی پێویستی بە مێشکێکی ئارام و دەرونێکی ئارامەیە خوی بەتەکید یعنی تەسیری ئەبێت بڵێ نایبێت بەڵام ئێمە سپاس بخوا یعنی نەمان هێشتەوە تەسیرمان لێ بکات بە تایبەتی بەرامبەر نەخۆشەکان یعنی توانیمانە هەر بەردەوام بیت باسێک لەوم بۆ بکەی ئێوە کە بەردەوامن لە ئەرکدان ئێوە دوای دەوامی ئاساییش شەفتان هەیە واتە کارمەندتان هەیە مێنێتەوە خەفەرتان هەیە واتە تۆ بڵێ نەخۆشخانەیەکی بچووکاتژمێریەوە لە قسمەتەکانیشان بەردەوام ئێمە وەکو خۆمان ئەم سنتەرە لە 8:30 بەیانیا دەوامەکەین تا 4:30 و دوای ئەوەش ئێمە یعنی خەفارەتەگرین بۆ منە ئێستا من وەکو خۆم ڕۆژنا ڕۆژێ هەر خەفەرین لەگەڵ ئەو هاوکارەکەم کە لەگەڵ مایە دکتۆرێکیکە یعنی کە ئەڕۆی نۆماڵەوە ئێمە بەردەوام لەسەر خەتین تەلەفۆنەکەی نەخۆشەکە چی لێ هات چی لێ نەهات ئەمەی هەیە یان ئەوەی نییە بۆی ئەوە نییە جاری وایە چووکە بەسیترین شت لەم نەخۆشەکە ڕۆە ئەگەر زوو چارەسەری نەکەی لەوانێ بەرەو دۆخێکی خراپتر بڕات لەبەر ئەوە ئێمە بەردەوام هەموو 3 ساعت جاری هەر لەسەر خەتی وەکو پزیشکێک چ داوایەک لایانی پەیوەنددار حکوومەت هەیە هەم بۆ پزیشکان هەم بۆ کارمەندان هەم بۆ پەرستاران هەم بۆ خۆبەخشەکانیش کە ئاوڕێکی زیاتر لە دۆخی دارایی و مادی کارمەندان و فەرمانبەران بنەوە بۆ ئەوەی کە بەڕاستی کۆتایی بەم گرفتە بێت و گرفتی کارمەندان نەمێنێت ڕاستی وەکو بڵێ لایانی زانستی و ئەکادمی سپاس بەخوا هیچ کێشەیەکمانیە ئێمە بەردەوام یانی متابعی هەموو شتە تازەکان و ئەپدەیتەکانەکەین وەکو لایانی ئیداری ئەوەی کە پیسی بەمەوە زیاتر ئیشی ئیداریە یعنی حەق چارەسەرەکان لەلایەن حکومەت و بۆ نە ئیدارەکەوە بێت
ئەوەی هەیە یعنی ئێمە داواکاریمان هەیە بتوانین ئاوەڕێک لەم سنتەرانە بنە و بەبێ ئەوەی یعنی تۆ ئەمە داهاتێکیشە هەم بۆ حکومەت دەگەڕێتەوە چکە ئێستا ئێمە وەکو لیژنێک هەیە لە وەزارەت ئەو نەخۆشانەی کە بۆ نمونە ناتوانین لێرە بۆ بیکەین بۆی نەبوونی هەنێ مەواد و پێداویستی پزیشکی ئەنێرنە دەرەوەی وڵاتێکن لە ڕێگەی کۆمپانیاکانەوە. بەڵام ئەگەر ئێمە حکومەت سەپۆرتێکمان بکات ئەوانی کە هەیە ئەو شتانە و پێداویستیانە کە بە و جۆرە نەخۆشیانەیە کە لە دەرەوە ئەکرێت ئەتوانین ئێمە لێرە ئەنجامی بدەین هەم داهاتێکیشە بۆ نەخۆشەکان و بۆ حکومەت ئەگەڕێتەوە. یعنی ئەگەر حکومەت هاوکارمان بێ داهاتێکی زۆریان بۆ گەڕێتەوە توانێت تر و کاتە نەخۆش نەنێرێتە دەرەوەی وڵات. تەمەنی کابینەی نۆدا 13 موچەی فەرمانبەران بە تەواوەتی نەدراوە دەم موچەش بە لێبڕینەوە دابەش کراوە سەرڕای دواکەوتنی موچەکانی دیکە هەر ئەمەش وای کردووە کە دۆخێکی ناهەموار و بەڕووی کارمەندان و پزیشکان و مامۆستایان و فەرمانبەران و تەواوی چین توێژەکان ببێتەوە. داواکاری هەمووان ئەوەیە کە موچە لە کاتی خۆی دابێ بۆ ئەوەی ڕەوڕەوەی ژیان نەوەستێت و گرفتی بۆ دروست نەبێت. تا بەرنامە و بە یەگەیشتنەوەیەکی دیکە بۆ خودایەتان دەسپێرم کە سپارە زایە ناکات.